وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان وە خۆیان دەڵێن بە فعلی دەتوانن 3500 مێگاوات کارەبا بەرهەم بهێنن، بەڵام بەهۆی دابین نەکردنی سوتەمەنی پێویست لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمەوە ئێستا تەنیا 2500 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنن. ئەوە لە کاتێکدایە خواستی هاوڵاتیان لەسەر کارەبا 4500 بۆ 5000 مێگاواتە. بەهۆی نەبوونی پارە و دابین نەکردنی سوتەمەنیشەوە 7 وێزگەی بەرهەمهێنانی کارەبا لە کار کەوتون بە جۆرێک لە دوهۆک 4 وێزگە و هەولێر 2 وێزگە و سلێمانی 1 وێزگە. توانای بەرهەمهێنان 2700 مێگاواتە، ئەگەر ناوەکو وەزارەتی کارەبا ئەتوانین 3000 بۆ 3500 مێگاوات کارەبا بەرهەم بێنین. وەستانی یەکانە گەڕێتەوە بۆ دابین نەکردنی سوتەمەنی کە بەهۆی قەیرانی داراییەوە وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێت کە ناتوانین سوتەمەنیان بۆ دابین بکەین. بەهۆی کێشەی نێوان حکوومەت و کۆمپانیای دانەغاز لە ئێستادا ئاستی بەرهەمهێنانی غاز کەم بۆتەوە. هەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت بەرهەمهێنانی غاز بۆ بەرهەمهێنانی کارەبا بازرگانی پێوە دەکرێت. سەرڕای نەبوونی وێزگەی بەرهەمهێنانی پێویست کە لە ئاست خواستی هاوڵاتیاندا بێ لەو لاوە کێشەیەکی تر هەیە کە گرانی سوتەمەنیەکەی و ناوبەناو حکوومەتی هەرێم بە بیانووی نەبوونی بودجەی پێویستەوە بۆ کڕینی گازۆیل بەشێک لە وەحدەکان لە ئیش دەردەچن و ئەو بەشەش لە بڕە کارەبای هاوڵاتیان کەم دەبێتەوە. ساڵانە بە تایبەتی لە هەردوو وەرزی هاوین و زستاندا خواست لەسەر کارەبا زۆر دەبێت، بەوەش کێشەی کەمی کارەبا ڕوودەدات. لە ئێستادا دانیشتوانی هەرێمی کوردستان بەوەی هاتنی ئاوارەکانەوە زیادی کردووە و ئەوەش کاریگەری زیاتری لەسەر قەیرانەکە دروست کردووە و کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی کەم بۆتەوە. ئاخۆکەی کێشەی وەزارەتی سامانە سروشتیەکان و کێشەی وەزارەتی کارەبا چارەسەر دەبێت کە بەهۆیەوە هاوڵاتیان بتوانن لە کاتە پێویستیەکانیاندا ماڵەکانیان بە ڕووناچی بمێنێتەوە. ڕێبەرکاکەی یەناڵتی، هەولێر.